بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، میوانی پرۆگرامی ئەم جارەمان نایابێکە لە شارە شیرینەکەی هەولێرەوە لە پایتەختی کوردستانەوە. هەل لە تەمەنێکی لاویەوە توانایەکی زۆری هەبووە لە بواری میوزیک ژەنێکی زۆر بەتوانایە، هەل لە گەنجیەوە توانیوێتی ببێ بە ئەندام لە ئۆرکێسترای عێراقی، لە پاشان دەچێتە هەندەران لە وڵاتی هۆڵەندا پەرە بە خوێندنەکەی ئەدات، لە پاشانە ماستەر دەهێنێ و دکتۆرا دەهێنێ. بە میوزیکەکەی توانیوێتی بەشدار بێ لە فیلمەکانی هۆلیوود. ئێستا میوزیک ژەنی یەکێک لە هونەرمەندە بەناوبانگەکانی جیهانی عەرەبیە، ئەویش کازم ساهرە. با پێکەوە بە خێراتنی بکەین هونەرمەند میوزیک ژەن سالار ئەزید. هەر بژی دکتۆر بەخێراتی. سپاس دەکەم. باشی فەرموو. سپاس دکتۆر سالار بەخێر بێ یاخوا. زۆر سپاستان دەکەم. سپاسی بینەر دەکەم، هەر کەس هەر لە شوێنێک بی سپاسیان دەکەم. سپاسی کوردستان 24 دەکەم. سپاسی ئامادەوان دەکەم، وانەی کە لێرە ئامادە بوونە
و هەروەها سیوای سەرکەوتنەوە دەخوازم کاکسۆران بۆ بەرنامە جوانەکەت هەر بژی تەندروستی چۆنە وڵی تا ئێستا باشە تا ئێستا بوو نیازێ نەخۆشی خوارەخواستە ناوەڵات ماوەک خراپ بوو ئێستا باشەوە ئیتر هەروایە ناشکری هەموو جارێ هەر باش بینایە جارجار ناوێت یاخۆ بەخێر خۆش بیا خۆشی سپاس دەکەم مامۆستا سالار جان ئەمەوێ سەرەتا ئێمە ێستا لە قەڵات جوانەکەی شارە جوانەکەی کوردستانین پایتەختی کوردستان هەولێر تۆش مناڵی ئەم شارە جوانە بوویت لە چ گەڕێکی لەدایک بووی من لە گەڕکی تەیراوە لە کاتی خۆتان دەگوت مستۆفی بەڵام خۆی هەمووی تەیراوەیە تر لێ لەدایک بوومە لە خانەداچی لە عایلەکی هونەری هەم من طبعا ئەساسی مۆزیکەکەم دەگەڕێتەوە لای با بڵێن خاڵەکانم کاتی خۆی دەنجیان خۆش بوونەوەی تر ناسرااو بوون لەکانە خاڵم حسێن کە یەکێک بۆ لەو کاسانێک کە شتەکانی قودت هەلەبی هەمووی گوتیتەوە ئەوانەی سڵاح فەقریوانە خاڵم زایر و باوکی هونەرمەند ئايات حسێن ئیتر خاڵم زایر هەیە و تا ئێستاش قورئان بە جوانی دەخوێنەوە نی کاتی خۆی دەنجی زۆر خۆش بوو حافظی قورئان بڵێ ئێستا بوویتە حافظی قورئان کاتی خۆی دەنجی خۆش بوو تر گۆرانی دەوتوە تر دوای برام دکتۆر جەلیل ئازیز تر ئەوش یەکێک بوو لە بنەماڵەکەمان کە موزیکی هاشتە ناو ماڵمان بەڕاستی ئیتر لەوانەوە تۆ خولیای ئەوە بووی کە حەزت لە میوزیک بڵێ زۆر باشە ئەی کەی ئیتر دەستت پێ کرد وڵا لە چالاکی قوتابخانەکان کە خولەکی موزیکیان کردبووە کە من 10 ساڵ بوومە کاتی ئیتر دەستمان بە کاری تر کاتی مناڵ بووین لە تیپی مناڵانی هەولێر ساڵی چەند بوو بووی تەمەنەکە بزانین ساڵەکەی دوای باز دەکەین ساڵەکەی ئەو کاتە دەوی بوو حساباتی بکەین هەموو ئەویان داناوە لە ماڵەوە هەر گەنجیت ئەوە دەکەم تەختەشمان لا تەختەکە باش دارە ئیتر چویتە چالاکی قوتابخانەکان و لێ دەستمان پێ کرد کە تیپی چالاکی قوتابخانەکانی هەولێر تیپ مناڵانی هەولێر تر ئەو کاتی من سەرۆکتی بوومە کاتی ئەرێ وەڵام نیان کردە سەرۆکتی تار بە پێی نازانم مستەوە بە پێی جوانی بوو نازانم نیان کردە سەرۆکتی من لە پێش وڵاتەوەستان قیادەم دەکرد و ئیتر ساڵانێکی زۆر ئێمە لەسەر ئاستی عێراق هەر یەکەم دەبووین بەڕاستی تر تیپی مناڵانی هەولێرە بوو تیپی مناڵانی هەولێر پاشای گەورەش کە دەبووە فیستیڤاڵی گەورە تر پاشای گەورە داهاتنەوەی ڕەواندزێ هەرمەندانی ڕەواندز ڕێزم لە بۆیانەیە هەروە کۆیە هەموو بەشدار دەبووین پێکەوە تیپەکی گەوریان لێ دروزەکە بە سەربەشتی مامۆستاوەری ئەحمەد یادی بەخێرکە لێرە ئامادە نیە بەڵام ئەو سەرپەرشتی مامۆساوریا لێرەوە ئێمە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە مامۆساژی گەورەی ئێمە دکتۆر سالار مامۆستاکانتان مامۆساوریا بوو چەند مامۆسایکی تریش مامۆستایەکان زۆر بوون ئیتر دەتوانم ناویان بڵێم بەڵام دەتوانم ناوە دوناوی لەبیر کەم تر ڕێزم بۆ هەمویان هەیە ئەوانە ئەمە شارنازیان پێ دەکەن هەمویان بەڕاستی چکەمان ئەوانە ئەساسی مەبووین مامۆستا وریا بووە ئیتر هەندێک ناوی دەڵێم تکایە ئەگەر ناوەک دوو ناوەم لەبیر کرد ساڵ بوو ئەو کاتێ ئەو کات لەبیرم نامێن ئێستانی نەڵم وکە ئیتر مامۆستا وریا بوو مامۆستا جەلیل ئازیز بوو برایم دکتۆر جەلیل ئازیز کەمانەکان مامۆستا ڕێنجبەر خۆشناو بوو مامۆستا سەید ئەحمەد بەرزەنجی بخوا ئەفریقا مامۆستا کامەران تەها بوو مامۆستا جەودەتەکە وەز نازانم ناوی پاشناوەکە مامۆستا جەودەت شاکر بوو خوا ئەفریقا ئیتر مامۆستا تەڵعات عارف بوو مامۆستا شەریف مامۆستا شەریف بوو مامۆستا جەمال تەمان مامۆستا جەمال ئەویش سەرپەرشتی نەشاط مەدرەسی دەکرد وڵای نازانم ناوەکان ئەترسێم ناوەکان باشە ئەو کاتە مامۆستا دکتۆری وە دوای یارمەتی نەدا لە ناوەکە دوایی پرسیارمێ بۆ دکتۆریوە ئەوە دوایی دەینە دکتۆر لە پاشە چۆن مەسەلەن نۆتەتان خوێند ئەو کاتە یعنی لەسەر نۆتە یا بە جۆ بوو یا ناخۆی ئەو خولە کە دامەزرا بۆ مناڵانی هەولێر بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵمان لە پێشەکیەوە بە نۆتە فێر بن بەڕاستی ماندووبوونەکی زۆریان کرد ئەو کاتی بۆ ئەم خولە ینی بەڕاستی
گروپەکی زۆر پرۆفیشنەڵمان هەبوو دانی پێگات بوو زیاتر لە 6 کەس بە کۆرسۆ بەتر من بە خۆشحاڵیەوە لە پێش شاڕا دەستم مناڵ بوو میتر دایانوت نادبینین ئیتر مەستەبەکی گەورەیان هێنا و بەسەری دەکەوتم ئیتر ڕادەوەستام لەسەری قیادیانم دەکرد و دکتۆر ئێستا ئەو شتانە ماوە چالاکی قوتابخانەکان و مەسەرەن ئەوە تەڵەبە بتوانن بەرهەم بێنن خۆی ماوە بەڵام دەڵێن ماوە من ئاگام لێ نییە بەڕاستی چکە نبینم بەرهەمی نابنم خۆی هوەر چی هوەر بەرهەمە ئەگە تو بەرهەمت هەبی پێش شام دەی بەرهەمەکەی ئەمە هەر کەسێک کە دەڵێ من هوەرمەندم دەی بەرهەمی هەبی ترکە بەرهەمت نەبوو با هەر هوەرمەندبی بەڵام ناوەکەت بەس هوەرمەندە تۆ ئیتر چالاکی قوتابخانەکان کاتی خۆی کاری زۆر دەکرد خاستە بۆ مناڵانی هەولێر و بۆ مناڵی با ئەم باسی هەولێر دەکەم ئیتر هاوینان کە مناڵ کاری نەبوو ئیشی نەبوو دەچوون لێن دەرفێرە موزیک دەبوو کە موزیک بەڕاستی شتێکی زۆر گرنگە بۆ مرۆڤ بۆ خاستە بۆ مناڵ بۆ مێشک بۆ فرانی مێشک بۆ حتا بۆ ماتماتیک بۆ ڕیتم بۆ ڕۆیشتن بۆ فکرکردنەوە ئیتر شتی زۆر لەسەر موزیک نووسراوەتەوە من زۆر شتیشم نووسیوە لەسەر مناڵ و لەسەر مێشکی مناڵ ئەو کاتە هەر لە دکتۆر لە سلێمانیش هەر هەمان کۆمەڵێک گەنجی زۆر باش بەڵێ ئێستاش کاتی خۆی کە تیپی سلەیمانی بەڕاستی ئەویش ناوەکی زۆری هەبوو ڕێزم لە بۆ هەمویان هەیە کاکە ئالام بوو کاکە ئاکۆ بوو ئیتر بەختیار سەرسپی بوو زۆر بوون ناوەکان زۆر کاگۆران بوو ئەوانە بەڕاستی ڕێزم لە بۆیانێ ئەوانش لە سلەیمانیش کارێکی زۆر جوانیان دەکەم مامۆستا نوێر قەرداغی کە مامۆستا خالت ئەوانە بەڕاستی کاری جێ پەنجیان تر مامۆستا درشاد دەدوهۆک ئەوانە بەڕاستی ئەوانە دەبێ ڕێزی تایبەتیان لێ بجرێ هەردەم چکە ئەوانە ئەساسی هوەری کوردی بوون لە کوردستان کە ئەوانە گۆڕانکاریەکی زۆریان کرد لە هوەردا لە کوردستان چ کاتی خۆی ئێمە بڵێن نەڵێن داگیر کرابووین لە هوەرەوە لە هەموو شتێکەوە ئیتر کاتی خۆی ئەگەر من لە نامەی دکتۆرایەکەم ئەشتم نووسیوە چکە پاس لە هوەری کوردەکەم چۆن پێگەی هوەری کوردم باسی فۆلکلۆر دەکەم کە ئەو گۆڕانکاریانە کە مامۆستا ئەنوەر بووە کرد کاتی خۆی ئەمە جۆمان نەک ئێمە بابمانێ خۆ باپیرمانجێ لە موزیکی عەرەبی دەگرت بڵێن دەڵێن کە مۆزیکێک عەزف دەکرا کەمی جا دەبە پێشەکێکی مەقامی فلان عەزف بکەین مەسەڵەن مەقامی بەیا دەبە پێشەکێکی دۆلابەکی مۆسیقای عەرەبیمان پێیان دەگوت دۆلاب یان پێشەکی ڕست و عەجەم و شتان دکتۆر سالار یعنی ئێمە کە سێری هەر نەتەوەیەک دەکەی تەماشای هوەر و کەلتور و ئەو شتانەی ئەو میلەتە ئاکەی اینجا ئازانی لە چ ئاستێکان بەڕاستی میلەتی کوردیشی چی لە میلەتانی کەم ئێمە هوەرمان زۆر بەرزە کاری هوەرمان زۆر بە دوایێ زۆر گرنگە کاک سۆران مەسەڵەن تۆ بتوانی بە هوەرەکەت ینی هەر هوەرێک کە دەژێنی تامی چێژی تایبەتی هەیە ینی مەسەڵەن زۆر ئەوەیە دەڵێ ئەمە بە تورکە بە تورکیە ئەمە بە فارسیە ئەمە بە نازانم بەڵام هوەری کوردی جیاوازە هوەری کوردی بە کوردیە ئەگە بە جوانی بژەنی کە دەبێت ئەو تەکنیکانە بە جوانی بژەنی ئەو تەکنیکانە بە جوانی لاسای خۆی هەمومان موزیکی ئەمە کە بڵێن موزیکی کوردیمان نییە ئەمە لاسای گۆرانی کوردی دەکەین لاسای گۆرانی دەکەین هەمومان لاسا دەکەین ئێستش ئەگەر تورکێک یاخود فارسێک یاخود عەرەبێک جۆ لە میوزیکەکەی تۆ بگرێ ئەڵێەوە کوردیە ئەگەر گۆرانێکی عەرەبی و فارسی تورکیش بێت بەڵێ ئەوە کوردێک ئەو مۆسیقای ژەنووە ڕاستە باوەڕ بکە ئێمە ئەنێ من لە زۆر جێگەیان موزیکم ژەنیوە خاستە بە تایبەت دە فلیمانەی کرد لە هۆڵیوود بەشداریم کرد ینی ئالاممەکردنیە کە لە موزیک ژەنانەی کرد لە دنیا زۆر بەناوبانگە و زۆربەی فلیمی دزنی و ئەوانەی هۆلیوود ئەو موزیکەکەی بۆ داناوە بە کەمانزە شتم موزیکم لە ژەنی لە ناو ستۆدیۆ هاتە ژوورەوە کابراایکی زۆر زیرەک بوو وتی دقەیەک وتی بەس دەمێ بزانام تۆزەکەم بۆ بژەنە بۆ مژەنی گوتی نازانم تامی موزیکەکە جیاوازە وتی من فارسم جۆرێ بووە تورکم جۆرێ بەڵام ئەمە جیاوازە گوتم ئەمە کوردیە وتی ئەمەم دێرە ناو فلیمی ئەلادین ئیتر لە ناو فیلمەکە ئەوەی ئەلادین بۆ ئەوەی وەل سمت بەڵێ لە ناو فلیمەکە موزیکی کوردی بژەنی کە ئێستا لەوانەیەک ئالاممانکرد نەی دەزانین کورد چیە یاخۆ تامی موزیکی کوردی چیە بەڵام
ئەمە شۆڕشەکە کە بتوانانی موزیک کوردی بخێ ناو موزیک ناو فلیمێکی جیهانی هۆلیوود و هەروەها لە ئەتێرنەڵز کە فیلمی ئەنجلینا جۆلی خۆیان پەیوەندیان بە من کرد کابراایکی خۆی لە ئەڵمانیادا نشبەست باوەڕکەم ئەسڵی فارسە ئەوەی موزیکەکەی دانابوو پەیوەندیان بەم گوتی لە ئالادین لە ئالان من کردمان پرسیار کردی ئەم کەمانجەجەنە چییە پەیوەندیان ژمارەی تۆیاندا من ئیتر لەبەر ئەوەی ئەتێڵنس باز لە وڵاتەکان دەکات کە ئیتر ئەوان وا بیر دەکەنەوە کە بابیلۆن لە ناو ئەتێڵنس دەچنە بابیلۆن کە دەچنە بابیلۆن وا بیر دەکەنەوە کە بابیلۆن یعنی هەموو کوردستان و عێراق وتر مێزۆپۆتامیا ئیتر هەندێک شتی بۆ من نارد شتەکانم هەموو ژەنی و بۆم ناردەوە وتی نادەبی بێ ستۆدیۆ لە ستۆدیۆ ببینم شتەکان بە جوانی بۆم بژەنی کە شتەکانی تو تایبەتە باشە ئەی ویل سمیت و ئەنجلینا جولیت بینی بەڵێ هەردووشیانە بینی ویل سمیت تقریبا مە 2 هەفتە پێکەوە بچ کە من ئەکتەریشم دەکرێت ناو فلیمەکە بەڵێ ئەکتەریشم دەکرێت ناو فلیمەکە لە ماڵی پاشا من کەمانجەژەم بووم هەدی کە پاشا کە ئەمری دەکرێت مەعزفمان دەکەوە بەڵام ئەنجلینا جولی ئێمە بەڕاستی موزیکمان ئامادە کرد یعنی لە فلیمەکە بەژارنەوەی بەڵام بینیم کە لە ڕۆژێک لەوێ فلیمەکەیان دەکرد ئیتر ئەمە طبعا هەر فلیمێک بکەی لەوێ ئەوە نییە بڵێت و بڵێن کاکەوەرە ئەو موزیکەمان بۆ بژەنەوە نازانام چ دەبێت بچی ئەجووە ئەکەی ببینی بەتەواوی مەسەرکەت و باسی قەڵاکە دەی بێ کەمی جار قەڵا ببینی هەموو شوێنەکان بینی بزانی ئەوەکەت هەیە ئەحساسەکە دەبی ئەو ئەحساسەی بۆ دروست بکەیتر منیان برد سەیری شوێنەکەم کرد و ئەوتر هەموو دروست کراوە بوو تەڵان ئیتر توانیم ئەو شتە بکەم لەسان ئەف بابیلۆن ئەوی ژێکە لە فلیمەکان کە لە خەلیج ئەوە کرا کە باسی مناڵێک دەکات کە چۆن بە دوای باوکی دەگەڕێت لە شەڕ ون بووە سەنف بابیلۆن یەکێک لە فلیمە جیهانیەکان ئەویش دێش کەمانجەم ژەنیوە منیان برد بۆ ناو ئەو فلیمەکە کە شەڕیان دەکرد کە مناڵەکە بە دوای باوکی دەگەڕا بە دوای مەیتەکان نەگەڕا بزانی کامە باوچیتی تووتیان ئەو ئەحساسەمان دەوێت تی زۆر گرنگە تو بچێن ناو عمقی مۆزوعەکە هەر بۆی وە کاریگەرە دکتۆر سالار ئێمە ڕای هەندێ لە خۆشیستانمە وەرگرتووە با پێکەوە تەماشاکەین و دوای دێن و گفتگۆ بەدزی کردیتانە بەدزیەوە بەڵێ فەرموو کاک سالار هونەرمەندێکی دەستڕەنجینە بە تایبەتی لە ژەنینی ئامریکەماندا پێم وایە سێ ناوبانجی هەیە ئەم بەڕێزە یەکیانەوەیە کە هەر لە مناڵیەوە خولیا و حەزێکی زۆری هەبوو بۆ ژەنینی ئامری کەمانچە ئەمە یەک لە ناوبانگەکانێتی کە دەست پەنجەیەکی زۆر ڕەنجینی هەیە و ژەنیارێکی زۆر بەتوانایە هەم لە ژەنینی موزیکی ڕۆژهەڵاتی بە کوردی و عەرەبی و ستایلەکانی دیکەوە بگرێت تا دەگاتە موزیکی کلاسیکی ئەوروپی. ناوبانجی دووەمی مامۆستا سالار ئەوەیە کە مامۆستایەکی زۆر باش بووە هەموو قوتابیانەی کە لای ئەو خوێندویانە گەواهی ئەوە دەدەن کە زۆر شت لەو مامۆستایە فێربوون و باز لە تواناکانی ئەو مامۆستای دەکەن لە فێرکردنی قوتابیدا. ئاستی سێمیان یان ناوبانجی سێمی مامۆستا سالار ئەوەیە کە توێژەرێکی زۆر باشە لە بواری موزیکدا ئەو کاتێکە نامەی ماجستێرەکەی دەنووسی من سەرپەرشتی نامەی ماجستێرەکەم دەکرد هەر ئەو کاتە بینیم کە حەز و خولیا و ئارەزویەکی زۆری بۆ توێژینەوە هەیە هەر ئەو کاتەش هەستم بەوە کرد کە دەتوانێت لە نزیکترین دەرفەتدا دوای خوێندنی ماستەرەکەی بتوانێت دکتۆراش وەربگرێ هەر خۆشبەختانەش دکتۆرای وەرگرتووە لەم بابەتەدا. لە هەموو ئەو دیدارانەی کە هەیەی وە لە هەموو ئەو ژەنینانەی کە کردوێتی بەردەوام باسی لەوە کردووە کە ئەو کوردە وەکو کوردێک دەوێت کارەکانی نمایش بکەوە دێ شێوەیە وەکو کوردێک بناسرێ لە نێو موزیک و لە نێو کارەکاندا. الفنان والدكتور سالار رسيد من العازفين الكمان المتميزين حقيقة يمتازون بجمالية حركة القوس والدقة في التون والروحية الجميلة اللي يحملها صراحة
رجل متميز وعازف متميز، اشتغل على نفسه وتعب على نفسه إلى أن وصل لهذه الدرجة. حقيقة هو أحد أعضاء فرقة الأستاذ الفنان كاظم الصاغر، وإحنا بصراحة باعتباري رئيس الفرقة والمايسترو المسؤول عن الفرقة وعن العازفين نحرص دائما على جذب كل الطاقات المتميزة في مجال الموسيقى والعزف تحديدا، يعني ويكون نختار الناس البارعين باختصاصهم. دائما يمتاز بالصلوات اللي لها الطابع الكردي بالمقامات الكردية والروحية الكردية. يستاهل سالار، حقيقة فنان رائع. سەرەتای دەستپێکردنی موزیکمان من و کاک سالار لە تیپی منداڵانی هەولێرەوە دەستمان پێ کرد. ئەو کاتە ئەو مایسترۆی گروپەکە بوو بە سەرپەرشتی هونەرمەندی گەورە مامۆستا وەری ئەحمەد. لەوەش خۆشتر هەمان کاتدا برای کاک سالار دکتۆر جەلیل لەگەڵ برای من کاک نزار لە گروپێکی تر بوون بێکەوە موزیکێنەر. پاشان ئەوە لەگەڵ کاک سالار قوتابی بوون لە بەغدا. ئەو کاتەش زۆر ئەکتیڤ بوو کاک سالار بەڕاست لەگەڵ زۆربەی زۆری میوزیک ژەنان و گۆرانی بێژی عەرەب بەناوبانگەکان ئەو میوزیکی ژەندووە. پاشان هاتیم بۆ ئەوروپا لە زۆرێک لەو بەرهەمانی کە لە ئەوروپا کراوە، چونکە من ستودیۆم هەبوو ئەو بەشدار بووە. کاک سالار زۆر ژیرەکە لە کەمانی گروپ، چونکە بەڕاستی زۆر بەتوانایە لە نۆتە خوێندنەوە، بۆیە کارکردن لەگەڵی زۆر ئاسانە کاک سالار. پاشان جێگای شانازیە هونەرمەندێکی کورد بتوانین جێگای خۆی بکاتەوە لە ناو میلەتانی تر. بۆ نمونە کە باز لە موزیکی فارسی دەکرێت، باز لە موشتەبا دەکرێت، ئێستاش کەس نەیتوانێت جێگای بگرێ، ئەوانە بەتوانا بووە. لای منیش جێگای شانازیە کە کاک سالار توانیوێتی جێگای خۆی بکاتەوە لە ناوبینی 22 دەوڵەتی عەرەبی. لەو 12-15 کەمانێک کە هەڵبژاردرەوە بۆ کاظم ساهر کاک سالارە. ئەوە جێگای شانازیە، بەڕاستی من شانازی پێوە دەکەم. دوای یەکێک لەو شتە جوانانەی کاک سالار ئەوەیە لە مناڵیەوە تاوەکو ئێستا بەردەوام بەرهەمی هەبووە. هونەرمەندیش واتە بەرهەم. تۆ ناتوانیت تایتلێکی گەورەت هەبێ و هیچ بەرهەمت نەبێتن. بەڕاستی زەحمەتە من پێت بڵێم هونەرمەند ئەگە بەرهەمت نەبێت. بۆیە کاک سالار جێگای شانازیە. دکتۆر سالار ئازیز کاری زۆری کردووە لە کوردستان، لە دەرەوەی کوردستان. من بینیومە لەگەڵی کارم کردووە لە ئۆرکێسترادا وەکو مایسترۆیەکی لێ هاتوو، وەکو مایسترۆیەک کە توانێتی ئەو بەرهەمە جیهانیانە ئەو بەرهەمە کوردیانە بە جوانترین شێوە بەرجەستە بکا و بیخاتە بەرگوێی گوێگران و ئامادەبوانی ئەم کۆنسێرتانە. جگە لەمەش دکتۆر سالار ئەزیز وەکو توێژەرێکی سەرکەوتوو توانیوێتی ڕۆلی خۆی بجێڕێت و بەیەکەوە ئێمە چەندین توێژینەوەی زانستیمان بڵاو کردوێتەوە لە گۆڤارەکاندا لەسەر موزیکی کوردی بێگومان. و هەروەها ئەو هونەرمەندە هەر کات لە دەرەوەش کە کاتێک کە کار دەکات لە جاچە وەکو ژەنیار یاخود وەکو پێرفۆرمەری موزیکی فیلم، هەر کات دەرفەتی بوو بێت لە ڕێگەی موزیکەکەی خۆیەوە، لە ڕێگەی دەست و پەنجەکانی خۆیەوە کوردبوونی خۆی وەکو هونەرمەند توانیوە بخاتە ڕوو بە باشترین شێواز. بۆیە من دەڵێم ئەو هونەرمەندە بەڕاستی بایەخێکی گەورەی هەیە لە ناو موزیکی کوردیدا و هەردەم جێگەی دەست و پەنجەی خۆی بەدەرخستووە و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. مامۆستا سالار ئەزیز یەکەمین کەس بوو موزیکژان بوو و کاظم ساهری و کاظم ساهر وەک دەنگێکی ناسراوە ئەمشێن بێژ یعنی معروفە و هەڵبژاردی القلبی و گەلێک بابەتە قلبي بەشدار بیت وەک کۆنسێرت دەولەت دەربەژی و دەولەت عەرەبیژی يعني موزیکژێنێت ئەکتیڤ بوو دگەل کاظم ساهری. طبعا نەیەکێمە وەک کاظم ساهری موزیکژانێکی کورد هەڵبژێریت بۆ دانانە کەمانژانە و ئەڤیدیا و تاثیرە خۆ هەبووە سەر بابەتت هەڵبژاردنە گەلێک بابەتە
بيت قال جرى نقول بيكو موسيقى كرديجي كريات عندك بابا ده وك فاصلة موسيقى ناف بالك راه وك موسيقى بدك كافوك يانجي نرجس بو هندك حالتها قلت هذا خاصة كريات ناف ده كواتا ملكيات موسيقى كردي شن بيجم الفان جهاجي محاولة كده فرص كده وبدأت النياسين بو يعني او كونسرت شنو بو راقه هندنه بو قالك بابا ده عزف تشتكي بيجي قالك فلان عازف بس شنو هاي عازفيه ما مستصل اسيد شوان عازفه براكتيكالي قالك مظبوط يعني بشواز التكنيكي وبشواز التوني وتعامل قال بابتي بهل تشتكي تكنيكي قالك جون يعني دستوي قالك ينرمى بو حركه تكنيكي شيتن مثلا قالك بابته بشوازك التكنيكي بدونيتن بحركه قالك برفره و يعني جواز بيتن بس ميلودي هريا ثابت بيتن بس جواز التكنيكي يا برفره بيتن طبعا عصفك يزور شاكا وعصفك يزور متمكنه كازي اسبارنا كمشين وين روحيات التكنيكي بدنا بهر بارشا موسيقى كيان جبابتكي هكا حسك كلتوري نبيت وباك جراوندك مازنيه موسيقي وكلتوري نبيتن وبنشتمان ولاد خويا يقدر نبيتن دکتۆر سالار هونەرمەند بژاردیلان ئەڵێ زۆر سەختە لە نێوان ئەو 15 نازام چەند ژەنیارێکن کە هونەرمەندی بەناوبانگی عەرەب کازم ساهێر لە گروپەکەی خۆی هەیەی تۆیان دەستنیشان کردووە وەکو کوردێک کە لەوێیت ئەمە هەروە ئاسانە من سپاسی هەمویان دەکەم بەڕاستی من ئاگاداری ئەوانە ئەو لقاءانە نەبوویمە بەڕاستی ئەو چاوپێکەوتنانە ئەو ئیشی ئێمە ئێوە بەدزی کردوتانە سپاسان دەکەم و سپاسی هەموو برادران دەکەم کازم سەهەر یعنی ئەگە بڵێن نەڵێن هونەرمەندێکی دیارە لە وڵاتانی عەرەب لە هەموو جیهان ئێمە لە ئۆرکسترا کاتی خۆی کە لە هەر ئۆرکسترایەکی جیهانی کە یەک کورسی بەتاڵ بێ بە سەداها موزیکژن ینی ئەوە دەکە ئۆدیشن دەکە ینی عەزف دێ ئیمتیحان دەکا بۆی ئەو کورسیە بە بەروکەیە ئیتر گروپی کازم ساریش ئەو هایە بەو شێوازەیە ینی ئەوە نییە تو بڵێ وڵی بەواستە یاخود بە نازان چی و یاخود بە ناسین و ئۆشتانە بتوانانی ئەو کورسیە ینی بچی لەسەر کورسیەدا بنیشی ئەو 22 دەوڵەتن 22 دەوڵەت زیاتر لە 400 میلیۆن کەسن خۆ ملیۆنێکی هەر ژەنیاری کەمالێکە باوەڕ بکە کە یەک کورسی بەتاڵ بێ ینی زۆر جار ڕوودەدانی دوو ڤیۆنی ژەنمان ئەمریخوای کرد خوافیانکە لە کاتی کۆڕۆنا ئیتر زۆربەی بەس ئەو یەک عادەتی هەیە کەمان ڤیۆنیژەنی عێراقی بەکاردێنی ینی کوردبی تورکمان بی یاخود کریستیان بی بەڵام ئەوەندە عێراقی بی ئیتر زۆربەی ڤیۆلنگژەنەکان تەقدیمیان کرد کە بتوانن لەو جێگایدا بنیشن ئیتر لیژنە هەیە وەکو لیژنەیە دادەنیشن ژێراڵەکەن کارەکانیان دەنێرن ئیتر سیر دەکەن ئیتر خۆشحاڵیەوە کە کاتی خۆی کە پەیوەندیان بە من کرد لە 2012 کە کاتی خۆی من ئەمناسی خۆم لە بەغدا لێندەر لە تەلەڤیزیۆن و لەوانە کارم دەکرد و لەگەڵیان کارم دەکرد کە کازم ساعت هێشتا ئەوەندە شوهرەی نەبوو کە کارم لەگەڵی دەکرد بەڵام ئیتر کە پەیوەندیان بە من کرد لەوانەیە ئەوە چانسێک بوو کە منیان ناسیوە کاتی خۆی ئەوە چانسێک بوو کە پەیوەندیان بە من کرد وتیان حەزمان لێ ئەگەر تۆ حەزت لێبی حەزمان لێ بێنا ئەو گروپە ئیتر خۆشحاڵیەوە من خۆشە کارکردن لەگەڵ کازم ساهێر زۆر پرۆفیشنەڵیە کاری پرۆفیشنەلی زۆر خۆشە تۆ لەگەر هونەرمەندە چی زۆر مەزن کار دەکەی کاری تیکت و یاخود تیاران و هوتێل و هاتنە دوات و هەمووی پرۆفیشنەڵی هەموو بە 5 ستارە ئەوە نییە تو خۆت ماندووکەی و هەتا کەمانجە و جانتەکەشت بۆ هەڵتەگرن لە مەتاڕ ینی لاکژریە زۆر بە پرۆفیشنەلی کار سەفەری زۆرەکە لە سنە وڵاتان زۆر سەفەرمان زۆرە و ئیتر باز نەکەین حساباتەکە دەکرێت سەدی قازان ئەی لە ماڵەوە مشکلە و توش نابێ مەسەلا فریمە من لەو شتانە فریمە خۆی ئەمن بۆ کاری هونەری دەڕۆم شتەکان دیارە دوایە خێزانت دەبێ بزانێت کە لەگە هونەرمەندە چی
ناسراو کار دەکەی ئەوە نیە تو لۆکەڵی نییە و هونەرمەندا تەلەفۆن بۆ دەکەن یاخود نامەت بۆ دەنێ پرۆگرامت بۆ دەنێ مە ساڵانە پرۆگراممان بۆ دەکە دەڵێ لە فلان وڵات لە فلان وڵات لە فلان وڵات دەبێتەوە دەبی ئەکسپت بکەی و دەبی بڕۆی و دەبی ماڵەوەش ڕازی بن ئەگەر نادەبێ باڵەوە بەجێ بێڵی نەیشەڵا بەجێ نایڵی ئەم خۆشەویستانە لێران بە دڵنیاییەوە پرسیاریان لا دروست بووە بەڵام من لە ناو ئامادە بووە خۆشەویستەکانە دکتۆر هیوا ئەبینم دکتۆر هیوا سەرۆکی بەشی میوزیکە لە کۆلێژی هونەرە جوانەکان و هاوڕی مناڵی دکتۆر هیوا سەرۆکی بەشی میوزیکە لە کۆلێژی هونەرە جوانەکان هەروە هاوڕێی مناڵیم بووە کە ساڵەکە ناڵێم پێکەوە ئەو لەم بچووکتر بووە ئەو کاتی 2 ساڵ لەم بچووکتر بوو ئۆکۆردیۆنی دەژێنی دکتۆر ئەگەر دکتۆرگە قسەیان لەگەر کرد ناوی ساڵ و شتوانێنی ئەیتر ئەمنە دکتۆری وا لێ گروپین لە هەمان گروپ بین گروپی چالاکی قوتابیەکانی بەڵێن گروپی مناڵانی هەولێر لەو ساڵانەی کە بناڵ بین دکتۆر بەخێر بی اینجا پێم بڵێ دکتۆر سالار بە مناڵێکی چۆن بوو چست و چالاک بوو با بۆمبەکە بتەقێنم ساڵی 1970 وەچی چوینە ئەوەی ساڵ نەبووە شتاکان بۆ بۆ سە 1970 10 ساڵ بوو بێ یعنی 68 موالید داداوانیەوە هەینێ من 7 ساڵان بوو میتر 7 ساڵان بوونەوە کاتێکە ئەمە لەگەر دکتۆر سالاری تەوان بە منداڵی تعاڕفمان کرد و ئەمن گچکەترین ئەندامی تیپی منداڵانی چالە قوتابخانەکانی هەولێر بووم سالار ئەزیت مەدرسەیە مامۆستایەکی زۆر چالاک جێگای متمانە سالار ئەزیت لە پاڵ هۆلیود و عەسف و کازم ساهر و ئەو شتانە هەمووی باسی دەکەم مامۆستای باشە ستایلی جیاواز لە خۆیدا خڕ دەبێتەوە ینی پێی بلێ کوردیم ڕاستکە دەکات تورکی فارسی هەمووی ئەوان هەموو بەلایەک ئەو پارچە موزیکەی جێماندایە کۆمپۆزیشنی خۆیتی تەلیف ئەو هەموو کەسێک نایتوانێت تەلیف خوێندنەکی زۆر درێژی دەوێت سالار ئازیت خەزینەیەکی ئەو وڵاتەیە بەداخەوە لە دەستمان چوو ئێستا لە ئەوروپای لەگەڵمانە لە دەستمان نەچوە بەڵام کۆلێژ و پەیمانگاکانمان سالار ئەزیدیان لە دەستدایە بەداخەوە ئەویش بەهۆی ئەوەی پشتگیری نەکردنی هونەرمەندان لە وڵاتمان ئەوە خاڵێکی زۆر گرنگە پێویستە لەسەری ڕاوەستین زۆر دەستخۆشی ئێوەش دەکەم چیکە پرسیاری شێبێ بۆ مامۆستا سالار فەرموو دەستخۆشی ئەو بەرنامە خنجرانتان لێ دەکەم هیوادارم بەردەوام بن هەروەها بە خێراتنەوەی دکتۆر سالار دەکەم بۆ باوەشی نیشتیمان یەک دوو پرسیارم لە جەنابیان هەیە ئەگە بەڕاوان وەریگرن پرسیاری یەکەم ئایا جیاوازی مۆسیقای کوردی لەگەڵ وڵاتانی دەرەوە جەنابیان چۆن دەبینن هەروەها ئاستی میوزیکی کوردی لە چ قۆناغ و مەرحەلەکیدایە لە کوردستان ئایا لە تموحی ئێوەی بەڕێزدا هەیە وەکو پسپۆرەکی بواری مۆسیقی ئاستی میوزیکی کوردی ئەگەر ئێمە خۆمان بۆ ماندوو بکەین بە هونەری خۆمان بدەین هونەری کوردی هونەرێکی زۆر زەنجینە لە زۆر شتی تێدا زۆر دەتوانین کاری لەسەر بکەین بەڵام بەداخەوە کەلتور لێرە زۆر گرنگی پێ نەدراوە کە کەلتور گرنگی پێ نەدرێ کە زۆر شت هەیە بۆ موزیک بکرێ بۆ موزیکی کوردی بکرێ بەڵام نەکراوە یعنی هەر کەسێک کە جێیەکی گرتووە و نەیتوانێت ئیش بکە و نایڵە جێیەکە بە جێبێڵی بۆ یەکێکی تر کە کاری لەسەر بکە ئیتر ئەمە خۆی ئاستەنگجیەکە بۆ بۆ کوردی موزیکی کوردی ئەگەر ئێمە کاری باشی پرۆفیشنەڵی بۆ موزیکی کوردی نەکەین ئەوەی هەیتمان ئێستاژە دەزدەین چکە موزیکی کوردی ئێستا لە زۆر لە خەتەردایە موزیکی کوردی لەبەر ئەوە لەبەر چی لەبەر ئێمە کاتی خۆی نییە ئەمە کاتی خۆی کە ئینتەرنێت نەبوو شت با بڵێن شت ئۆنلاین نەبوو تەنوان توانی پارێزگاری لەسەر شتێک بکەین بەڵام ئێستا ئینتەرناشناڵە ئێستا سنوورمان نییە بە کاتی خۆی دەمانوە میوزیک سنووری نیە ئێستا هەموو دنیا سنووری نییە یعنی تۆ ترسد لەوەی شتی غەیرە کوردی بێتە ناومان شتی غەیرە کوردی بێتە ناومان و شتی کوردیش دەڕواتە دەرەوە ئێمە مؤسسەیەکمان نییە پارێزگاری لە هونەری موزیکی کوردی بکە باشە دکتۆر سالار خۆی زیاتر بڵین ئەوەی کە بە عەرەبی پێڵن ئیجتیهادی شەخسی یعنی هەوڵی تاکە کەسی نییە زیاتر بۆ جەنابەت لە لای خۆتەوە
دکتۆر هیوا لای خۆیەوە مەسەرەن ئوستادەکانی موزیکی تر لە لای خۆیانەوە هەوڵی ئەوە بن کە موزیکی کوردی بەرەو گەشانەوە بەرن. ئێمە هەوڵی خۆماندا بەڵام تۆ پشگیریت پێویستە ئەم شتە بە تاکەسی ناکرێ. من توانیتم موزیکی کوردی بخەمە ناو فلیمی جیهانی، من توانیتم بە جلکی کوردی لە کەنەدی سنتەرێکە لە کەنەدی سنتەرێکە لە سنتەرە گەورەکانی واشنگتۆن کە جێیەکی کەلتوری جیهانیە. ئەم شوێنە هەموو کەسێک ناتوانێت بچی موزیکی لێ بژەنی، بەڵام من بە جلکی کوردی چووی مەکەمانجەم لێ شەنیوە. لە وڵاتە عەرەبیەکان زۆربەی وڵاتە عەرەبیەکان کاتی خۆی کە لەگەر فەریدە خۆت ئێناسی هونەرمەند فەریدە کە لەگە مەقاماتی عراقی کە لەگەریان کەمان دەژەنی شەرتم لە سەریان دەکرد بە جلی کوردی دەبێ دابەزم. لە هەموو کۆنسەرتەکان زۆربەی کۆنسەرتەکان بە جلی کوردی دابەسیمە. لەبەرچی لەبەرەوەی ویستیتم هونەرەکەی خۆشم پێشکەشکەم نەک بەس ئەوە من موزیکی عەرەبی بزانم، شەرتیشم لەگەریان کردووە کە دەبێت دەدەقە موزیکی کوردی تێدابی. ئیتر ئەمە هەوڵە، بەڵام ئەمە هەوڵەکی بچووکە لە لای خۆمەوە کردیتم، بەڵام دەبێت تۆ پشگیریت هەبی پشگیرێکی تەواوت هەبی لە حکومەتەوە لە دەستگایەکانەوە دەستگایەکی تایبەتی بۆەوەی بتانی ئەم شتە کوردیانە کۆکەیەوە، بتانی ئەم شتە کوردیانە بە نۆتە بکەی، بتانی ئۆرکسترایەکی جوان دابنێ موزیکی کوردی بژێنە، دەتوانی زۆر کار هەیە. سندیکای هونەرمەندان دەبێت زۆر کار بکە. ئێمە تیپی ئۆرکسترای کوردستانمان نییە؟ تیپی ئۆرکسترای کوردستانمان هەیە، بەڵام بۆ ناوی تیپی ئۆرکسترای کوردستانە و لە هەولێرە نەخێر نابێەوە هەبێ. ئەبێت تیپی ئۆرکسترای کوردستانمان هەبێ، ئەبێ ژەنیارمان هەبێ لە سلەیمانە، ژەنیارمان هەبێ لە دهۆک، ژەنیارمان هەبێ ئەبێ بە پرۆفیشنەڵی بکرێ. من خۆشحاڵیەوە 4 ساڵ کە لە زانکۆی فۆنتیاس خوێندم کەمانجم خوێند و ڕابەری ئۆرکسترام خوێن، بەڵام ئەو ڕێگایان بە من نەدا من ڕابەری ئۆرکسترا بکەم. من لە یەک کۆنسێرتی ڕابەری ئۆرکسترام کرد، ئەویش لەبەرەوەی ڕابەرەکەیان نەیتوانی سەفەر بکەن بۆ وڵاتی ڕۆمانیا، بەڵام بە شەهادی هەموو موزیک ژەنەکان دەیانگوت جاری یەکەم ئێمە بتوانین شتێکی سەرکەوتوو. بۆچی بەردەوام نەبووی بۆ ڕێیان پێ نەدەی؟ وڵی بم لەم پرسیار مەکە شتەیە ئەو شتە لەم پرسیار مەکە، چکە من ئامادە بوویمە و هەردەم ئامادە بوویمە کە کار بکەم، بەڵام ئەگەر کە کار بەڵام ئەم یەک شتم باشە لێرە ڕێگام لێ دەگرن ڕێگایشتر دەگرم. ئیتر ڕێگایەکان ناتوان ئەم 1000 ڕێگام لە پێشە، وەکو هەندێک کەسێنیوە یەک ڕێگای لە پێشبی کە لێیان گرت لە ماڵەوە دابنیشی، من لە ماڵەوە دانانیشم، لێرە ڕێگام لێبگرن دەچم شتێکی باشتر دەکەم. تۆ فێرنی لە ماڵەوە فێرنی بەدانیشم. ئیتر لێرە ڕێگام لێبگرن دەچم لە دەرۆریش دەکەم، دەچم لە هۆلیریش دەکەم، دەچم شتی گەورەتر دەکەم. ئیتر هونەرمەند دەبی ئەو هاب. یعنی لەو حاڵەتانە هەتا ڕێو لێ بگرن باشترە. وەڵای ئیتر چەند دەگرم با بگرم، بەڵام من حەزم کردووە دایمەن کار بکەم، دایمەن کارەکان بە پرۆفیشنەڵی بکەم. ئەوە نییە وەکو دکتۆر هیواوتی هەر لە مناڵی یەکسەر بووی بە قایدی ئۆرکسترا یەکسەر کەی کە پرسیاری هەیە فەرموو. اشتراكت كتب لهوليوود فيلمتشي علادين داتو بلانك تاع لفيلمتشني بەڵێ سپاس. بەڵێ دەست خۆش. ئەمە پرسیارەکەتەوە خۆی لە هۆلیوود واکو با بڵێن لە لۆس ئانجلس، ئەمە هۆلیوود یەک شوێنی ئەوەیە سینەماییە، بەڵام کاری ئەوە هەیە، کاری دیزنی هەیە، کاری شەریکەی مارڤێل هەیە. ئێستا لەگە شەریکەی مارڤێل کە فیلمی ئەتێرنەسمان کرد لەگەر ئەوەی فیلمەکە ئەنجلینی جۆلی، ئێستا فیلمێکی نوێیە، بەڵام کاری مارڤێل شەریکەی مارڤێل ئەوەی هەیە ئێستا کە دەڵێن مارڤێل خەتەرە ئەوەی لەسرە کۆنتڕۆی لەسرە ناتوانانی باسی فیلمەکەی بکەی، بەڵام ئێستا خەریکی فیلمەکی نوێ ماعینە لەگەڵ با ناوی ئەو هونەرمەندەی بڵێم چکە موزیکەکە لە فەیسبوک بڵاو بووە لەگەڵ میشەڵ بەنەبیلە یەکێکە لە موزیک ژەنە بەتوانەکانی هۆڵندا کە ئەڕێنجی سینەمایی و ئەڕێنجی تەلەڤیزیۆنیش دەکا شتی تەلەڤیزیۆنی هۆڵندا زۆربەی موزیکانی ینی ناڵم زۆربەی دەڵم زۆریش کارم کردە بۆ تەلەڤیزیۆنی هۆڵندا تەلەڤیزیۆنەکانی موزیکەکانی هۆڵندا. ئیتر ئێستا کارێکمان پێکەوە کردووە لە بۆ فیلمەکی نوێ. دکتۆر سالار من زۆر لە خۆم جەناب دەزانی من لە هۆڵندا ژیاوم جەنابیشتر لە هۆڵندا ژیاوی بەس شارەکانمان جیاواز بوو. یعنی زۆر کەسمە بینی لە هۆڵندا چەند ساڵی لێ بوو هیچ یعنی هیچی نەکرد بە هیچ، بەڵام
تۆ 93 دەچیتە هۆڵندا 94 دەچیتە کۆنسەرڤاتۆریەمی تیلبۆرغ وابزانم تیلبۆرغ لە یعنی چۆن وا بۆ لە ماوەی ساڵێکە یەکسەر دەچیتە زانکۆ لەوێ و بەشی میوزیک کە خوێنی چۆن بۆ خێراییە خۆی ئەگەر تومحەکەت هەبی شتێک لە ناوەڕۆکی خۆت هەبێنی دەبێ هەوڵی بۆ بدەیت من کە چوومە هۆڵندا لە 93 تر هەستم بە فەراغەکی گەورە کرد بۆ شایەکی گەورە کرد کە لە کەم پێدانیشتە بووم هیچم نەداکرد کەمانەکە بەس کەمانەکەم هەبوو ئیتر تەمرینم دەکرد ڕۆژانە 10 ساعات 15 ساعات نەمدەزانین چەند ساعتە لە ژوورەکەم تر هەمویانم ئیزعاج کردبوو تر لە تەنیشتەکە سۆمالی بوو نازانچی و هەموو ڕۆژە شەڕمان بوو هەموو ڕۆژە داهاتە دەرکەویاندا ئیتر بەیانیانیش دەچوومە زمان ئەوەی زمانی هۆڵندی فێر دەبووم ئیتر توانیم بە چکە خۆ دەزانین بە ئەگەر زمانەکەت باش نەبی ناتوانین بچێەوەی تر پاش 6 مانگ زمانەکە باش بووم ژنێکی هۆڵندی هەبوو لە ناو کەمپەکە ئیشی دەکرد زۆر ئەوە بوو حەزی لە مۆزیک بوو ئەو پێشنیارێ دەپمدانە وتی بۆ پەرە بە خۆت نادێ مادەم کاتت زۆرە ئەوەیە بۆ ناچی بخوێنی وتم ئاخەم نازانم چۆن بخوێنم بچمەچێ وتیم هەمون بۆ دەکەم تۆ بەس بڕیاردە وتم بڕیارم داوە پێشەوەی بڕیارم داوە کۆتیانی ئیشی لەسەر بکەم وتم بیکە وەڵا هەفتەچی پێ نەچوو فۆرمی بۆمی ناو نازانم چی و چوومە مقابلەی و چەند باشە نا خەڵکی هۆڵندی زۆری ساری باشە بەڵام تۆش زۆر ینی فرسەتەکەت خۆستۆتەوە و توانیتە ئەو شتە ژیان هەمووی فرسەتە ئەگەر دەست بدەیتەوە دەست بدەیت بەڵام کاتی هەوڵم بۆدا باشە لە دادوایی هاتی تۆ ئێرە جادا دوایی چیتەوە بۆ بەریتانیا لەوێش هەر خەریکی میوزیک بوویت و گروپێکت دروست کردووە 9 کەس بوون باسی گروپەما بۆ کە تۆزێ ئێمە گروپێکمان هەیە بە ناوی ئۆکسفۆرد ئۆکسفۆرد مەکامە بەخۆی ئەو گروپە پێک هاتوونە 9 کەس کە ژەنیاری جیاجیامان هەیە هەر ژەنیارە خەڵکی شوێنەکە ینی بەریتانیمان هەیە ئێرلەندیمان هەیە یۆنانیمان هەیە مەسریمان هەیە ئیتر لوبنانیمان هەیە ڕاوچەی ترشمان هەیە کوێتیمان هەیە کوێتیش عەرەبە ئیتر لە ئیسپانیەشمان هەیە تر ئەمانە گروپێک بانداناوە گروپەکە بەناوی ئۆکسفۆردە ئەمە موزیکی کۆن دەژەنین موزیکی پێش 1900 دەژەنین ئیتر لە هەموو موزیکێک فۆک میوزیک دەژەنین ئیتر ئەو موزیکانێک کە دانەرەکانیان دیار نینە چێنە ئیتر موزیک کوردیشمان ژەنیوە دەێندەر هەر ئەو گروپەش بوو کە ئێمە توانیمان بچینە ناو فلیمی ئەلادین چکە ئەوانیان بان کرد ئێمە کە چینێ دەر لە ستۆدیۆیەکە ئیتر ئالاممانکن هاتە لای من کە باسم کرد کەمانجەکەی بینی تر زۆر ئەکتیڤی کوردی دەژەنن بەڵێ موزیکی کوردیشمان ژەنیوە و ئیتر 4-5 موزیکی کوردیشمان ژەنیوە لەو گروپە ئیتر کۆنسەرتەکانیشمان لە هەموو جیهانە لە ئوسترالیا کردیتمان چەند کۆنسەرتێکمان کردووە لە ئیسپانیا کردیتمان لە بەریتانیا هیچ زۆر کۆنسەرت دەکەین لە وڵاتە عەرەبیەکان لە کوێتە لە ماڕاتە لە زۆر جێ کۆنسەرت دەکەین هەر بەناوی ئۆکسفۆرد میوزیک دکتۆر سالار ئیتر خەریکە بەرنامەکەمان بە کۆتا دێ بۆ دەستی پێ کرد وەڵاهی دەستمان پێ من زۆر حەزەکەم جۆمان لە پارچە میوزیکی تر بێ ئەوە لە کۆتایی بەرنامەکە ئەوە بێ میوزیکی ترمان جۆ لێ بێ بەس پێم بڵێ پلانی داهاتووی تۆ چییە ئایا لە بەریتانیا دەمێنیتەوە دەیتەوە کوردستان جارێکی تر یا پلانت چییە ئەمە وەکو پلانی ژیانی خۆت اینجا پلانی هونەریشمان پێ بڵێ خۆیگەر هەر جێگا گرنگیت پێ بدەن حەز دەکەی دەیەبی بەڕاستی لە کوردستان ئەو گرنگیە بە من نەدرا بەڕاستی ینی زیاتر بەرامبەرت ڕاوەستان ئیتر کە بەرامبەرش ڕاوەستین ناڵێم هەڵاتم لە بەرامبەرەکە بەڵام زۆر جار خۆ دوورکەوە باشترە سەرێشت کەمترە ئەگەر پلان هەبێ بۆ کوردستان من زۆر پلانم هەیە بۆ سندیکای هونەرمەندان بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ زۆر شت ئەگەر
حەز بکەن لە کوردستان بگەڕێمەوە و کار بکەم بۆ ناگەڕێمەوە لە ئۆرکەسترابی لە کوێبی لە هەر جێگایەکی بەڵام دەبێ خۆشت حەزکەی خۆم حەز دەکەم وەکو ژنەکەوتی کارت بۆ بکەم وت من بڕیارم داوە پێشەوەی من بڕیارم داوە بەڵام بەخوا دکتۆر بۆ هەموو دنیا هەج وڵاتێ بڕۆین هەردەینەوە ئەم کوردستانی پلانی لێرە خۆشتر نییە لە جیهانە نەخێر نەخێر من بۆیە سێ مانگ جارێک لێرم ئیتر ئێستاش لێ دەژیم لێ بەڕاستی گرنگیم پێ دەدەن واقعیت پێ بڵام لە بەریتانیا گرنگیم پێ دەدەن لە تیپی کازم ساهر کە وەکو کاک بژار وتنی چەندەها موزیک ژەنە منیان هەڵبژاردووە گرنگیم پێ دەدەن ئیتر لە هەر شوێنەکە گرنگیان پێدایی ئەتوانی و شتانە هەر بکەی بەردەوام بیت و لێرەش بژی قەچێکە ئاتوانی بەڵام ئەگەر لێرە گرنگیت پێ بدەن ئەگەر تو بێرکانە خەم بخۆی ناوە نێوەرە ئەوەنی ئێمە وەکو کوردستان 24 گرنگی ئێمە من سپاسی ئێوە دەکەم من هەردەم کوردستان 24 کارەکانی منی پەخش کردووە و هەروەها هەردەم کە کارم کە شتی نوێم هەبووە بە دیاری دایتمە کوردستان 24 من سوپاسیان دەکەم بەڵام ئەم دەستگایەکە جیاوازە دەستگایکی هوەری نییە دەستگایەکی ترم بەڵام تەقسیریان نەکردووە ینی بەڵام شوێنی تر هەیە کاری تر هەیە بۆ من ئەبێ کاری لێ بکەم نەک بچم لە شوێنی ئەوەش کەسی تر هەیە بۆ ئەمە وەکو ژیان ئەی پلانی هوەریت بۆ داهاتوو چییە؟ من لە وەکو خۆتان ئەزانن و بینەری زەزانم لەو گروپەی کازم ساهر کار دەکەم و هەر بەردەوام لەگەڵیان و وەکو کاری هوەری و هەروەها کاری فیلمێکمەیە کە برادەرەوتی کاری فیلمێکی زیانی هێستا دەیکەم موزیکی خۆم هەیە وەکو دکتۆری واوتی ئێستا موزیکی نوێم هەیە من بەبێ شتی نوێ نیمە من هەردەم کارم هەیە کاری نوێم هەیە ئیتر کاریمە سپرایزت پێ دەبێ وابێ هوەرمەند دەبێ بەرهەمیە بۆ کاک بژاروتی هوەرمەند ئەگەر بەرهەمت نەبێت و تایتڵت بۆ چییە نۆرمەڵ دەڵێن هوەرمەند بووە والله هوەرمەند ئەگەر کارت نەبێ ینی دەڵێن کە کارت نەبوو بۆ هوەرمەندی ینی ئەگە تو کە کارت نەبوو نازان بۆ هوەرمەندی هوەرمەند ینی چی ینی کار ینی خەڵگە بێ بەرهەمەکان ببینی خەڵگە دەبێت ئیشێک بکەی کارێک بکەی هەتا پێت بڵێن هوەرمەند تر لە هەر بوارێک بێ سینەمابی مەسرحبی موزیکبی شێوەکاریبی دەبێ بەرهەمە دەبێت ئەگە تو بڵێ شێوەکارم هەر بڵێ شێوەکارم بەڵام یەک ڕۆژێک ڕسمەکی تۆ نەبینم دەست تابلۆیەکە نەبینمە تۆ ئەو هەر بڵێ شێوەکارم ئیتر وایە هوەرمەند وایە تر دووسێ کاری نوێم هەیە هیوادارم بەو زوانە بگاتە کوردستان 24 سپاسیان دەکەم یەک بەیەک بەڕاستی سپاس بۆ هەموو ئەو برادرانێک کە لێرە سالار باسی فەرموو پرسیارێکی ترەیە فەرموو بس موسيقارك متأثرة يعني دتوي وش تشيبي كرديا غير كرد مهم موسيقار زول إنسان متأثرة بموسيقار عالمي كردي يعني تشتاق يعني شيء أبيتي بس فيدي بيدل فورا بلديتي بس بكرديا شيء كاري قريلة سرتا أوكي أشتوالين وابلين دس خوش به لجيهانا فوربيلدي توشيا أو إيكا سەرسامی بێ ولا کوردستانیشکە فەرموو ئێمە هەموو کە گەنج بووین ناڵێم کە منداڵ بووین کە گەنج بووین کە چینە پەیمانگای هونەرە جوانەکان حەزمان لە ژەنینی مامۆستا دڵشاد و دکتۆر دڵشادی تر هەردەم بە مامۆستای خۆمیدادانم مامۆستایەکی گەورە بووە وەکو جیهان ڤیۆلین ژنێکی بەتوانە هێنای کەتیب سبێستیانەوە مامۆستای خۆم بووە دایم هەردەم بەی ماجێ بوویمە بەڕاستی مامۆستایەکی باش بوو کاتی خۆی منی یعنی وەکو بڵێ لە قۆناغەکەەوە ئەمنی بردە قۆناغێک بەخبە 4 ساڵێک کە لە من لە کۆنسەرواتوار بووم ئەوەندە زەختی لەسەر من دەکرد کە پرۆڤە بکەم ڕۆژانە 10 ساعت پرۆڤەم دەکرد لەبەر ئەوەی پرۆڤەم دەکرد لەبەرەوەی حەزم دەکرد کە دەچوومە ناو دەرسەکەی بە شتێکی نوێ بچمە ناو دەرسەکەی چونکە مامۆستایەکی زۆر باش بوو بە ئیشتیاقەوە دەچمە ناو دەرسەکەی ئیتر ئەو مامۆستایە هەردەم قودوەم بۆ ئەحمەد جەوادیش یەکێک بووە لە خوافریکەیەکە بووە لەو مامۆستانێک کە من دەستڕەنجینە بەڕاستی ئەوەیە زۆر ئەسفی جوان و خۆشە ئەی گەنجانێک هەن کە سەرنجی توان ڕاکێشا بێ بڵێ ئەم موزیکزانە وەکو تەشجیعکردنی هاندانێ بڵێ ئەمە لە داهاتووە شتێکی زۆر وڵای هەوڵ هەیە من زۆر گەنجە پەیوەندیم پێ دەکەن هەوڵ هەیە بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئەوانیش دەبین کە ئەو کەسانێک کە هەوڵیان زۆردا نەگەیشتنە هیچ
یاخود زۆر گرنگیان پێ نەدرا وا هەز دەکەم کە زۆر گەنج هەیە خۆی زۆر ماندی دەکا بەڵام کە دەگاتە ئاستە چی بەجێ دەڵێ ئێستا من قوتابێکم هەبوو بەڕاستی ماندەڵسۆنی ئازفکرای مندەڵسۆنی بە جوانی بەڵام دوای ون بوو جارێک پەیوەندیم لەگەڵ کرد وتی وڵای مامۆستا ئەوە بۆ تۆ هیچیان نەکرێبی بۆ من چ بکەن وتم نا بۆ خۆت ئیش بکە من بۆ خۆم ئیش دەکەم ئێستا ئەو ڤیۆلینژەنە باوەڕ بکە لە ماڵەکەی خۆم چ لە بەریتانیا چ لە کوردستانی تر ڕۆژ دوو مامۆستا هاتنە لام دیتیان ڤیۆلینەکەم لەسەر مێزەکەم دانەوە وتیان ڤیۆلە ناخە گەرمە سار دەگوتم وڵای گەرمە سار دەبێت تەحمل بکە من نەبێت لە بەرامبەرم بێ ئەو ڤیۆلینە 24 ساعت لە بەرامبەر لە ماڵەوە لەبێت لە بەرامبەربی تر دەبێت ئەو هابێ دەبێت عشقی بی ئەگە عشقی نەبی ناتوانی عشقت بداتێ ئەوە عشقە هەر بەژید دکتۆر سالار ئەزید زۆر زۆر سپاسکە کاتی خۆتدا بە ئێمە زۆر زۆر سپاسی ئێوە ژەکەم کە کاتی خۆتان نا بە ئێمە و لێرە ئامادە بوون بەڕاستی کاتی بەرنامەکەمان هەروەنگە بوو من ماڵاوایی ئەەکەم لە پاشان ئیتر ستەیجەکە بۆ تۆ بەجێڵین بۆ پارچە میوزیکێک کە حەزەکەین جۆما لێ بێ منیش سپاسی ئامادەبووان دەکەم سپاسی هەموو ئەو بەڕێزان دەکەم کە من نەبین لە شاشەکە سپاسی بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەم ئەو برادرانەی کە ئەم لە پشت کامێرە و لە کۆنتترۆل ڕێزم نەبوویانەیە زۆر سپاسان دەکەم زۆر زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر زۆر سپاسی ئێوە ژەکەم کە ئامادە بوون بینەرانی بەڕێز و خۆشەویست هەتا بەرنامەیەکی تری نایابەکان هیوادارم تەندروست باش بن بەخوای گەورەتان ئەسپێرم کاتیش خۆش و خواتان لەگەڵ و ئێستش فەرمونون مامۆستا سالار فەرموو.